هەمیشە بەردەوام ئەو کەسە بەناوبانگانی کە هەن گرنگی دەدەن بە فۆلۆوەرسەکانیان گرنگی دەدەن بۆی کە بزان فۆلۆوەرسیان زیادی کردووە پێشبڕکێیەکی ژەر هەیە لەنیان لە جیهاندا بۆ یاریزانان بۆ کەسە جیهانیەکان تۆ قەت متابعی ئەوە کردو بزانی ئەمە چەند فۆلۆوەرسی هەیە وڵای وەکو خۆم قەت متابعەم نەکرۆ بەس ئەها جاری وا هەیە بڵاو ئەبێتەوە ئەڵێم ئەم کەسە زۆرتی فۆلۆوەرسی هەیە بەتایبەت ماوەیە پێش ئێستا کە ڕۆناڵدۆ یوتیوبی دانا بۆ خاوەن زۆرترین فۆلۆوەرس پێش مستەر بیتسیایەوە یعنی ئەمە بۆ سەبسکرایب بووی هەبوو بەڵێ ئەوە لە کۆنترۆڵە بۆیان ڕاستکردمەوە دەستی خۆشە من تەرگیزم لای ئەوە نەبوو بەڵێ زۆرترین سەبسکرایبی هەبوو پێش مستەر بیتسیایە یعنی ئەمە دەنگدانەوەیکی زۆری هەبوو بۆ شێوازە زانین سەرڤیس یوتیوبەرێکانی لە زۆر بواردا ڤیدیۆی هەیە باسی بابەتەکان زۆر ئەکایەکێک لە ڤیددیوانێکی هەیە بۆ بزانم 101 ساعت لە ناو هەڕەمەکانی میسرا مابوویەوە باش بیرم نەماوە کاتەکەی چەند بوو بەڵام ماوەیەکی زۆر لەناو هەڕەمەکانی میسرامایەوە و زۆر بابەتی ئاشکرا کرد ڕاستە جا ڕیزبەندیەک خاوەنی زۆرترین فۆلۆوەرسەکان باسی کردووە و گۆڕانکاری کراوە لەوەی کە لە فۆلۆوەرسەکاندا بەڵام تاوەکو ئێستا کریستیانۆ ڕۆناڵدۆ هەر لە پێشنگ ماوەتەوە بە گوێرەی تازەترین پێشاد ڕیزبەندی خاوەن زۆرترین فۆلۆوەرسەکان لە پلاتفۆرمی ئینستاگرام گۆڕانکاری بەسەردا هاتووە کریستیانۆ ڕۆناڵدۆ یاریزانی نەسری لە پێشەنگی ڕیزبەندیەکەیەوە پێم وابێت لە نێو یاریزانەکاندا هەر پێشەنگ بوو نازانم بۆ کەسانی دیکە بەس لە نێو یاریزانەکاندا هەر چەند ساڵێکە ئەو پێشەنگە لەوەی کە زۆرترین فۆلۆوەرسی هەیە بە گوێرەی زانیاریەکان لە ڕیزبەندی یەکەم تا پێنجەم لیستەکە 4 کەسیان یاریزانی تۆپی پێن تەنیا یەکێکیان نەبێت کە ئافرەت و لە بواری هونەردا کار دەکات ئاشکرا لە لیستەکەدا کریستیانۆ ڕۆناڵدۆ زیاتر لە 600 ملیۆن فۆلۆوەرسی هەیە و پلەی یەکەمی گرتووە لە دوای ئەو لیۆنەل میسیە کە خاوەنی زیاتر لە 500 ملیۆن فۆلۆوەرسە بەڵێ و هەروەها لەو لیستەیشدا کە تەنها ئافرەتێک لە ژمارە لە ڕیزبەندیە کە تاوەکو پێنج تەنها یەک کەسی تیا کە ئافرەت بێ هەمویان یاریزانی تۆپی پێن و پیاوان کە فۆلۆوەرسەکانیان بەڵێ گۆرانی بێژەکە بە ناوی سەرێنا گۆمێز خانمە گۆرانی بێژی ئەمریکیە کە لە نێو لیستەکەدا لەو 5 کەسە یەکەم ئەوژی کە لەو کەسانەی کە زۆرترین فۆلۆوەرسی هەیە کە پێکمان ئەمە پێشبڕکێکە بەتایبەت لە نێوان ئەو کەسانێک کە ناوبانگێکی زۆریان هەیە لە ئێستاشدا وەکۆزانین تۆپی پێ زۆربەی ناوبانگەکانی دایی کرد و زۆربەی ئەو کەسانەی کە لە تۆپی پێدان زۆربەی نازناوە و ئەو بابەتانەی کە گرنگە بۆ خۆیانیان داگی کرد ئەم فۆلۆوەرزیش یاخۆت بابەتی فۆلۆوەرز و ئینستاگرامیشی کە لە بابەتانەی کە ئەمانش پێشەنگرتیان لەنیان خۆی زۆر لە کۆمپانیا جیهانیەکان بۆ ڕیکلامکردنی کاڵاکانیان زۆر احتیمامەیەن بەوانەی کە زۆرترین فۆلۆوەرسیان هەیە بۆی کە ئەمانە ڕیکلامێکیان بۆ کات حتمما بۆ خۆی کاریگەری زۆری هەیە خابیلانی ژێکی گەلوانی پێمەوێت لە تیکتۆکە ساڵێکیان گەشتەوە پێش تیکتۆ خۆی ئەوە فۆلۆوەرسی هەبوو بەڵێ زۆر جار ئەمانە بۆ بابەتی ڕیکلامکردن زۆر ینیها کۆمپانیاکان ئەیان خەنە بەرچاویان هەنێک یاریزان هەیە کە هەنێک کۆمپانیا تەرخانی کردو بۆ خۆی تەنها ڕیکلام بۆ ئەو بابەتی ئەو بکاتوتر بۆ شەوازێمەش بازرگانی لە پشتەوەیە ئەزانمان لە تەوری دووەم لەگەڵتان دەبین باز لە تەرخانکردنی کات پلاندانانێکی زۆر باش لەم فترێدا کە هەیە بۆ قوتابیانی پۆلی 12 بۆی بە شێوازێکی دروست بۆ بە شێوازێکی پڕ وزەوە بچنە نێو تاقیکردنەوەکانەوە کاتێکی زۆر باشیان لە بەردەمایە ڕێخستنی کاتەکانیان ڕێخستنی خواردنیان ڕێخستنی تەعاملیان ئامادەکارێکی باشی دەرونی هەموو ئەمانە کە میوانەکەم حتمما هەمووی باز دەکات کاریگەری تایبەتی دەبێت لەسەر کۆششکردنی قوتابیان لە ستۆدیۆکانمان لە هەولێر مامۆستا بازیان بەرزنجی ڕێنمایی کاری پەروەردەی وەردەگرین مامۆستا نووسریشە لە بوارە پێم وابێ پەرتوکێکی هەیە دواتر ئاماژەی پێ دەکات وە گرنگە بۆ قوتابیان ئەو پەرتوکیانە بێت و ئەپلان و ئامانجی خۆیان لە کۆششکردندا بخەنە ڕوو مامۆستا گیانسڵای خوا لێ بەسپاس بۆم دەرفەتا بە ئێمەت بەخشی کاک دانیال سلام علیکم وعلیکم السلام خۆشحاڵم بۆی کە لە خزمەتاندا خزمەت لە ئێمە یاخوا خێرن ئینشاءڵڵا بتوانین خزمەتێکی بچووک لەو کاتاستیارە بە قوتابیانی پۆلی 12 بکەین من لە خزمەتە خزمەت لە ئێمەوە مامۆستا دیارە لای بەڕێزتان و لە
مامۆسایان و خێزانەکانیش پۆلی 12 عاقیبەتی ژیانی ئەم کەسە بەشار لە شوازەکان گۆشەیەکی ژیانی ئەم کەسە دیارە کات لەوەی کە پسپۆڕی لە چیا بەدەست بهێنێت و خۆی گرنگکە حتمما هەل لە بیدایەتەوە پلانی هەبێت بۆ کۆی ساڵەکە بۆی کە بتوان نمرەیەکی باش بەدەست بێنێت. ئێوە وەکو ڕێنمایی کاری پەروەردەیی چی دەڵێن بە قوتابیان حتمما ئەو قوتابیانەشی کە لێسەدا پۆلی 11 و گوێمان بۆ گرنیا خود خێزانەکان ئاگادار بن بۆی بۆ ساڵی ئایندەش لە بیدایەتەوە پلان دابنن بۆ ئەوەی کە نمرەیەکی باش بەدەست بێن لە پۆلی 12دا. لە خزمەتدام کاکە دانیال خۆی هەردوو بەشەکە جیایە بەڕاستی ئەوانەی کە 11 نەبنە پۆلی 12 پێویستی بە بەرنامەشی تایبەت هەیە. من پێم وایە بەڕاستی گرینگە ئیش لەسەر و بابەتە بکرێت ئەگەر پێ ڕاگەیشتین پێت ناخۆش بە قسە لەسەر و بابەتەش دەکەین. خۆی قۆناغی پۆلی 12 وەکو پاسێک وایە چەند وێزگەیەکی هەیە پێویستە هەرێکێک لە وێزگانە و قوتابی بە تەواوی ئامادەکاری بۆ بکە. وێزگەی یەکەم ئەوەیە کە ئێستا پۆلی 11 خوێندن تەواو دەکات دەچێتە ناو پۆلی 12ەوە و ئەگەر ئەو دەنگدانەوە تخوا لە ناو گوێم دێ ئەگەر کەم بکرێتەوە زۆر باشە. یعنی وێزگەی یەکەم قوتابی پێویستە بزانێت چی بکە. بۆ نمونە لە هاوین ئامۆژگاری دەکرێن لە پەیمانگاکان بەشداری 5 دەرس بکە 6 دەرس بکە. ئەمە یەک لە هەڵا کوشندەکانە کە قوتابی لە ماوەی 9 مانگدا ناتوانێت 7 دەرس تەواو بکە چۆن ناتوانێت لە ماوەی 3 مانگدا 5 دەرس لە پەیمانگایەک لە هاوینە تەواو بکە. کامە یەکەم سەرەتای کێشەکەیە لەبەرچی لە بەرەوەی بەشداری 5 دەرس دەکات ناتوانێت دەرسەکان تەواو بکە کە تەواوی نەکرد ئیتر کە دەوام دەست پێ دەکات لە مانجینۆ سیر دەکە هەر کتێبێک 120 لێ خوێندووە کەمێکی لێ خوێندووە ئیتر لە هەر لە سەرەتاکانەوە سار دەبێت و دەڵێ و بابەتەم خوێندووە ئەویان ناخوێنمەها تەمبەڵیەکی تێدا دروست دەبێت. جا زۆر گرنگە لە هاوینەوە قوتابی بەشداری 2 دەرس بکە 1 دەرس بکە 3 دەرس زیاتر نا 3 دەرسەکەش چۆن 2 دەرسی زانستی لەگەڵ دەرسێکی ئەدەبی توانێت کۆنتترۆلی سێ بکە بەڵام سێ زانستی پێ کۆنتترۆل ناکە کە نەیتوانی کۆنتترۆل بکە سەرەتای کێشەکە لێەوە سەر هەڵدەدا. ئەوەی کە گرنگە ئێستا قوتابی پۆلی 12 گەیشتۆتە دوا وێزگە. وێزگەی یەکەممان هاوینە ئەگەر بە سەرکەوتوی بڕیبێتی و سەرەتای ساڵ بۆ نمونە وەرزی یەکەم ئەویش ئەگەر بە سەرکەوتوی بڕی بە وجاریان وەرزی دووەم ئەگەر وەرزی دووەمیشی بە سەرکەوتوی بڕی بێ و هیچ دەرسێکی بەسەردا کەڵەکە نەبوو بێ وێزگەی چوارەمیان کە ئەو دوو مانگ و نیوەی کە قوتابی ئەکەوێتە ماڵەوە ئەگەر ئەویشی بە سەرکەوتوی بڕی بێ ئێستا لە کۆتاییەکاندایە واتە مانگێک ماوە واتە ئێستا ئامادەکاریە بۆ تاقیکردنەوە. زۆر گرنگە قوتابی هەندێک شت تێبیزانێ. یەکەم قوتابی پێویستە چەند کاژمێر بخوێنێ ئایا توانای مێشک بۆ خوێندن چەندە لە ئێستادا بەپێی زۆربەی توێژینەوەکان مێشک توانای 12 تا 14 کاژمێر خوێندنی هەیە بەڵام بە تەکنیک بە استراتیژی بە شێوەیەکی دروست مامەڵە لەگەڵ مێشکدا بکرێت. بۆ نمونە لەو وەختە یەکێک دێتە ژوورەوە تۆزێت و ڕەت دەکات ڕاستە خۆ 3-4 سەعات لە شەحنی توانای مێشکت دەباوکو مۆبایلێک ئەو 14 سەعاتە 3-4 سەعات لە شەحنی دێتە خوارەوە. بۆ نمونە سەرێشەتە هەر بەیانی هەڵدەستی سەرێشەتە یەکسەر 2-3 سەعات ئەمە لە شەحنی مێشکت دەبا لەو 14 سەعاتت دەبا. بۆ نمونە بێزاری بێتاقەتی ئەڵەی خۆزگە هەموو شتێک بووبان بەس پۆلی 12 ها بەزەوە بیرکردنەوە دروست دەکەی 1-2 سەعات لە شەحنی مێشکت دەبا. بۆ نمونە خەوت تەندروست نەبووە 7 سەعاتی خۆت بە دروستی نەنووستی و یاریەکە بۆ شتێکە بووە بەوە خۆت تاقی کردووە ئەمانە تەکنیکی نەبێ بۆ خۆت بیان قۆزیتەوە. پێچەوانەکەشی هەیە کە ئەم 14 سەعاتە شەحنی مێشک وەکو خۆی بمێنێتەوە تۆ بتوانی 14 سەعات بخوێنی. بۆ نمونە لە بینیە سەعاتێک دەخولەکی سراحەت بکەی ئەمە یەکێکە لەوانەی کە شەحنەکە بە پڕی دێڵێتەوە. یەکیشی تر لەوانە ورەتە بێ کە من دوای مانگەیشی تر 28 ڕۆژی تر دەچمە ناو تاقیکردنەوە دەگەمە دوای وێزگا ئیتر نمرەیەکی باش بەدەست دێنمەها بەمانە دڵی خۆت خۆش دەکەیت. دایک و باوکم دەستخۆشیم لێ دەکەن بەرهەمی خۆم دەچنمەوە ئارەقەی کە کردومە ئەو ماندووبوونم هیچی بەلاژ ناڕوە ئەمە شەحنەکە بە تەواوی دێڵێتەوە. بەیانی زوو هەڵدەستی نانێکی بەیانی باش دەخۆی ئەمە شەحنەکە بە تەواوی دێڵێتەوە نانێکی تەندروست دەخۆی. و لە ناوەڕاستی ڕۆژەکان فکرەت هەیە و خواردنانەی کە تەندروستە بۆ نمونە شەربەتێکی پرتەقاڵی فرێش دەخۆیتەوە. بۆ نمونە باوی یەکێکە لە خواردنە باشەکان ئەوانەی ئۆمێگا 3 تێدایە زۆر گرنگە لە ئێستادا گوێز تێیدایە باوی تێیدایە خاس تێیدایە زەیتی زەیتونە تێیدایە ینی ئەوانە گرنگە بۆ نمونە هەنار یەکێکە لەوانە شەربەتەکەی زۆر گرنگە ئەمانە بەڵێ زوو هەستێ لە خەو ینی کە باسێکی ئەزانی کاک دانیال قوتابی بۆ قوتابی دەگۆڕێ ساعتی بایۆلۆژیمان هەیە لە مێشکدا هەمانە قوتابیمان هەیە لە دوای 12 نیوەڕۆ چالاکە هەمانە لە 6 باری چالاک
یعنی ئێمە ئەبێ ئەوە جیاکەینەوە خۆت بزانی ئایا تۆ یەکێکی لەو قوتابیانەی بەیانیان زۆر چالاکییان ئێواران ئەگەر سەعاتی بایۆلۆژی مێچی خۆتت دۆزیەوە کاتە گرنگەکان و بابەتە قورسەکان لەو کاتانە بخوێنەوە کە مێشکت چالاکە ئەگەر حەستان لێ بۆ توانین ینی لە ماوەی دقەیە 2 دقە بزانین کە چۆن سەعاتی بایۆلۆژی بدۆزینەوە کە ئایا من لە بەیانیان مێشکم چالاکەیان لە ئێوارەیان لە شەوان مێشکم چالاکە ئەوە هەیە بەڵام بەگشتی توانین بڵێن ڕێژەی 160 هەفتای ئەو قوتابیانن کە بەیانیان کە هەڵدەستن توانایانێ تااقەتیان هەیە ینی من ناڵێمەر نەخوێنێ بەیانیان بەڵام ئەکرێ هەندێک لە بابەتە ئاسانەکان بەیانیان بخوێنە لە بەرەوەی مێشی چالاک نییە بەڵام ئێواران زۆر چالاکە و دەرسانەی کە هەیە و بابەتە قورسانێکی هەیە هەڵی بگرێ بۆ ئێوارە بێگوە ماوەسا ینی لە هەمووی گرنگتر ئەم فترەیە یاخود هەر تەواوی ساڵەکە لە پۆلی 12 خێزانەکان ئامادەکاری دەرونیش بکەن بۆ ئەم قوتابیە دەرونێکی مرتا دروست بکەن بۆ ئەم قوتابیە تاوەکو بتوانێت بە دڵ و دەرونێکی ئارام و بتوانێت کۆشەکانی ئەنجامدان دەرون زۆ کاریگەری هەیە بەوەی کە هەمومان قوتابی بووین و بۆ قۆناغەدا تێپەڕیوین دەرونێکی باش پێم وابێت کاریگەرێکی باشی لەبێت لەوەی سە کۆششکردنەکان ئەوانانە بە جوانی وەربگرێت زۆر باشە کاکە دانیال خێزانێکی کە لە پێگە سەرچەکان ژینگەیە کە ژینگەش کاریگەری ڕاستە خۆی هەیە لەسەرەوەی کە قوتابیەکە سەرکەوتوی بیان سەرکەوتن نەبێت ماوەی 3-4 ساڵە دەستم بەوە کردووە کە بچمە ناو خێزانەکانەوە بۆی بزانم ژینگەی قوتابی تا چەند لەبارە بۆ خوێندن یەک لە کێشە سەرەکیەکان دایک و باوکە لە مەجای خوێندنی قوتابی نازانێت کە خەمی قوتابیەکەیەتی بەڵام ئەو خەمخۆریە بە خراپە بەسەریدا دەشتێتەوە بۆ منە قوتابی پۆلی 12 هەبووە ڕۆیشتومە کە دانیشتم دەرسم بە قوتابیەکە و تۆ پێم وتو ئاوا بکە دایکی ئاوا بەرامبەری دانیشتم لەوانەیە دایکی یعنی مامۆستایەکە دێتە ماڵەوە حەز نەکە منداڵەکەی بەتەنیا لەگەڵی دابنیشێت وان بیر دەکردەوە دوایی بۆم دەرکەوت هەر لە سەرەتای ساڵ ئەو دایکە ئاوا بەرامبەر قوتابیەکەی دادنیشێ باشە بۆ وەڵای من مامۆستام ئەگەر دەبینی قوتابیەکەم کچەکەم یان کوڕەکەم یەک پرسیاری هەبوو یەکسەر کتابەکەی لێ وەردەگرم پرسیار وڵام جوابی دەدەم خەوتمەوە زەرەدی زیاتر بۆ قوتابی دەگەێنێ یعنی تۆ دادەنیشی 10 ساعات بەرامبەر ئەو قوتابیەت هەر لانی کەم 3 ساعات بەهۆی تەماشاکردنی تۆ فکری دەڕوا خەیاڵی دەڕوا تۆ بێ بەتەنیا بەجێ بێڵی چۆن ئەکرێت تۆ 12 ساعات دەست وەڵام مامۆستا دەنا من وازم هەمووی شکارێکێنە ئەو بەرامبەر قوتابیەکەم دادەنیشم مەم یەک لە کێشەکان کێشەیەکی تر دایک و باوەکەی هەموو سەر ساعاتان ئەرێ کچم چۆنی ئەرێ کوڕم دەخوێنی ئەرێ ئەوتم بزانم بە خەبەری ئەرێ تخوا بۆ خۆت مەشغوڵ دەکەی فەقیرە لە کاتێک کاژمێرەکە خوێندوێتی 5 دقەیەک ئاوا تۆزێ سەری گەرم دەکا کە چاوی دەکاتەوە تۆ بۆ ناخوێنی چۆن دەبێ فەقیرە تو دەبێ ئەوەی بۆ دروستکەی یعنی هەر لە سەرەتای ساڵەوە بابە من سیقەم پێتە دڵنییا بە ڕۆژێک نایە ژوورۆ پێت بڵێم بخوێنیان ئاوا بکەوە بچووکیش دی تەمەنت 17 ساڵە ئیتر سیقەم پێتە فەرمۆ ڕێگایەکە لە پێشتەوە ڕۆژێک چاوەڕێ ئەوە نەکی من بێم پێت بڵێم بخوێنە ئاوا بکەو بۆ شێوازە چشت پێویست بووم لە خزمەتام لە پارە لە مادیان من هاوکاری دەکەم بە پێی توانە هاوکاری دەکەم بەستکایە سیقەم پێتە و پێم وایە تۆ یەکێکی لەوانەی کە ئەکرێت باش و خراپی خۆت بزانی لە شوێنەکە پێویستت بە هاوکاری بوو من لەسەر سەری خۆمە دادەنێم وەکو دایک و باوک بەڵام چاوەڕێ ئەوە نەکەی من ڕۆژانە بێم ئەرێ ئاوا بکە و ئەگەر حەز دەکەی بۆ نموناڵی دایکە وڵایەت و بەیانیان زوڵ دەستی لە خەو هەڵم بستێنە بەسەر چاو ئەوەت بۆ دەکەم بە چاوەڕێ ئەوە نەکەی تۆ ئیشەکەی خۆت بە گرنگی نەزانیت و من بێم خەمخۆر لە تۆ خەمخۆرتر بم لە تۆ خەمخۆرتر نابم لەبەرەوەی تۆ ئەبێ خەمی خۆت بخۆیت و کۆتا خۆناختە ئەوە گرینگە ینی دایک و باوک بزانێ چۆن تۆپەکە ئەخاتە ساحەی مناڵەکەیەوە بۆ ئەوەی ئەو بەرپرسیارەتی هەڵبگرێ کە دوای ئەو 9 مانگە هەموو ژیانیە گۆڕێ یعنی دووشت تێ لە ژیاندا مرۆڤ ئەبێ قوتابیات تێبگەیەندرێن کە زۆر گرینگە یەک هەڵبژاردننی ئەو پیشە و کارێک کە لە داهاتوو ئەتەوێت بیکەیتە بەشێک لە پیشە و کاری خۆت کە خوێندنێکێکە لەوانە دەور دەدینێت تۆ نمرەیەکی بەرز بێنە دەورە بینێ بۆی کە چ بەشێکەڵ دەبژێری دووەم هەڵبژاردننی و کەسێک کە دێتە ژیانتەوە یەکەمت سەرکەوتوو بوو دووەمیشت سەرکەوتوو دەبێت بۆیە گرینگە قوتابی لەوە تێبگا و هەڵبژاردنە بەس خۆی توانێک لای بکاتەوە یعنی ئەگەر لانی کەم 90 لەسەر خۆیەتی ئیتر دایک لە باشی خۆی ئەگەر 100 کاراسانی بۆ بکە ئەگەر نادەتوانێت نەیکە زۆر باشە وەکو زانین کات گرنگێکی تایبەتی هەیە بە تایبەت لەم ماوەیەدا کە خوێندکاران خۆیان ئامادە ئەکەن بۆ تاقیکردنەوەکان ئایا پێویستە خوێندکاران هەموو ڕۆژەکەیان تەرخان بکەن بۆ ئەوەی کە خوێندن بکەن و پیاچوونەوە ئەنجام بدەن یان نەخێ بەپێی توانای خۆیان چەندێک توانیان ئەوەندە بخوێنن
پێش ئەوە گرینگە کە قوتابی لەوە تێبگا ئێستا کاتی خوێندنی بابەتی نوێ نییە بە هیچ شێوەیە بابەتێکت ئێستا تا ئێستا نەخوێندووە تا ئێستا هەر بەسەردا کەڵەکە بووە تا ئێستا گرنگیت پێ نەداوە نەچی کتێبەکە بەدەستەوە بگریت چیە کچم کوڕم بۆ کوێ دەچێڵا ئەو بابەتم نەخوێ دەچم فڵان مامۆستا و بابەتم پێ بڵێ ئێستا کاتی پێداچوونەوەیە و سەیفکردنی زانیاریەکە دڵنیابی لەوەی کە ئەو زانیاریانە سەیف بووە لە مێشکردیان نا واتە کاتێوە نییە کە دابنیشی بە چەند سەعاتێک بابەتێکی نوێ بخوێنی ئەگەر نەتکردو وازی لێ بێنە خۆی گرینگە تا ئێستا پێداچوونەوە دوو پێداچوونەوەت کرد بێ ئێستا ئەبێت تۆ بابەتەکە بکەیتەوە بۆ نمونە مەکتێبەکەی لە بەردەست ئەیکەیتەوە بەس بۆی دڵنیابی کە ئەو بابەتە لە مێشکت سەیف ویان ناگەر سەیف نەبوو بێ تۆزێک کاتی زیاتری پێ دەدەی بۆ نمونە هەر پەڕێک پێشووتر 10 دقە خوێندوتە لە یەکەم ڕۆژی خوێندن ئێستا تۆ دەبێ فێر ببی بە کەمتر لە نیوەی ئەو کاتە سەیری ئەو پەڕە بکەیت پێداچوونەوەی سێم ئەو جاریان بە 2 خولەک پێداچوونەوەی 4 بێن ئێستا قوتابی یەکەم هەیە لە ماڵەوە هاوکاریمە یەکەم پێداچوونەوە گەر هەڵە نەبم سەروی 30 ڕۆژی پێچوو دووەم پێداچوونەوە بۆیە 20 ڕۆژ سێم پێداچوونەوە ئێستا ئەڵێ مامۆستا بە 16-15 ڕۆژ سێم پێداچوونەوە دەکەم و ئەتوانم پێداچوونەوەی 4میش بکەم هەموو کتێبەکان بە 10 ڕۆژ پێداچوونەوە بکەم یعنی تۆ ئەبێ فێر ببی جار بەجار کاتی خوێندنت کەم بکەیتەوە لە ڕێگە جا من پێشم وایە هەر قوتابیەک زۆرترین پێداچوونەوە بکە باشترین دەرەجە دێنێ یعنی ئەو قوتابیەی کە 4 پێداچوونەوە دەکات دەرەجەی باشتر دێنێ لەوەی کە 3 پێداچوونەوە دەکات یعنی 4 دروستە ئەوەی کە 5 پێداچوونەوە دەکات دەرەجەی باشتر دێنێ یعنی چەند پێداچوونەوەی زیاتر بکەی زانیاریەکان باشتر لە مێشک سەیف دەبێ و خوێندنیش بە 3 کات دەکرێت بەیانیان ئێواران شەوان زۆرترین کات دەکرێت بە بەیانیان بدرێ ئەگەر هەز دەکەی لە بەیانیان تاقەتی خوێندنت هەیە وزە و چالاشیت زۆرە کاتی مامناوەند لە 2 ساعت لە 3 ساعت بۆ 4 ساعت ئێواران و شەوانیش ئەکرێت کەمترین کات بێ 3 ساعت بێ 2.5 بێ ئەوانە واتە دەکرێت لە 10 و 11 تێنە پەڕێ و قوتابی خەوی لێ بکەی و زۆر باشە بۆ هەوڵدا بەیانیانیش زوو بە خەبەر بێ و بەیانیان کە هەڵسا دوای ئەوەی کە نوێژەکەی دەکات دوای ئەوەی کە نانێک دەخوا دوای ئەوەی ئەکرێ ئاوێکیش بە خۆی داکە بۆی زیاتر بێتەوە سەرخۆ یعنی دوو کاتەیە کە ناکرێت قوتابی تێیدا بخوێنێ یەک کە زۆر خاو بۆتەوە خاوبوونەوە کە لە خەو هەڵدەستێ تۆزێگە بێ بجوڕێ حالە حرەکە بکات ئاوێک بک بە خۆیان نانێک بخوا بۆی تۆزێ تون بێ ئەو کاتە مێشک باشتر زانیاری وەردەگرێت لە کاتێکی تریش زۆر ماندووە هەز دەکات ماسوولکەکانی لەو پەڕی گرژیدا لەو کاتە دەکرێت 10 دقەیە 15 دقەیەک ینی سەرخەوێ بشتێنێ یان تۆزێک خۆی خاو بکاتەوە ئەو جا دەست بکا بە خوێندن ئەمەش زۆر کاتێکی گونجاوە بۆ خوێندن و کاتەکان دابش بکا بەسەرە و بەشانە بەڵام گرینگە لە بینی هەر کاژمێرێکیشە 10 خولەک ئیسراحەت بکە نەکەمووی لەسەر یەکتر 4 ساعت 5 ساعت لەسەر یەکتر لە بینی هەر کاژمێرێک لانی کەمە بێت 10 خولەکە و قوتابیە ئاوێک ینی دەرسەکەی تەواو کە بچێ ئاوێ بخواتەوە پیاسەیەکی دەرەوە بکە بەڵام لە 10 خولەک زیاتر نەبێت کە 10 خولەکە کە تەواو بوو بێتەوە سەر کورسیەکەی بەرامبەر مێزەکەی دابنیشێت و دەست بکا بە خوێندنی ئەو بابەتانەی کە هەیە باشە ئاماژەت بەوە کرد کە تۆ پێت باشە زۆر پێداچوونەوە ئەنجام بدرێت ئایا زۆر پێداچوونەوە گرنگە یان ورد پێداچوونەوە گرنگە پرسیارێکی زۆر جوانە کە باسی وردی دەکەی ینی تێگەیشتن بۆ کەیە بۆ ئەو قوتابیانن کە ئێستا دەبنە پۆلی 12 لە هاوین ئەبێ پێش مامۆستا سەیری بابەتەکە بکە لەگەڵ مامۆستا زۆر بە وردی بڕوە لە دوای مامۆستا زۆر ورد بێ کە بزانێ لەو چل دقەی لە پۆلدا باسی چی کرد باشە ئەو وردیە ئەوە یەکەم قۆناغی دووەم قۆناغی وردی ئەبێ یەکەم وەرزی خوێندن بێ بۆ نمونە وەرزی یەکەم کە دەچێتە قوتابخانە زۆر بە وردی دیسان پێش مامۆستا لەگەڵ مامۆستا لە دوای مامۆستا وەرزی دووەم پێش مامۆستا لەگەڵ مامۆستا لە دوای مامۆستا دوای وەرزی دووەمیش کە تەواو دەبێ تاقیکردنەوەی وەرزی یەکەم دەکا وەرزی دووەم دەکا ئەوانەش وردی پێویستە و دەکرێت پێداچوونەوەی یەکەمیش وردی تێدا بێ بەڵام وەڵی پێداچوونەوەی 4ەم وردی نابێ بە دوای وردەکاریکەوی ئەبێ بە دوای ئەوە بکەوی کە ئایا لەو کتێبە کە 100 سەعاتی پێوە بووی ئێستا چۆن بە 20 سەعات پێداچوونەوەی هەموو کتێبەکە بکەی کە ئەگەر گەیشتێتە پێداچوونەوەی 4ەم من ئەگەر بچم بە هەمان پێداچوونەوەی یەکەم 100 سەعات بخوێنم کات بەشم ناکە ئەو هێواشیە زەرەدم پێدەگەێنێ ئەبێت تۆ فێر ببی لەگەڵ هەر پێداچوونەوەیەک ینی پوختی بکەیتەوە کتێبەکە لە 100 سەعات بیکەیتە 50 سەعات بیکەیتە 20 سەعات بیکەیتە 10 سەعات چیەکەی بۆ ڕۆژی تاقیکردنەوە کە تەنها شەو ڕۆژێکت لە پێشە
یعنی ئەوە گرنگە ئێستا 28 ڕۆژت لە پێشە چۆن هەوڵ بدەیت بۆ 28 ڕۆژە یعنی پێداچوونەوەی هەموو کتێبەکان بکەیت ئەگەر ئێستا قوتابی هەیە یەک غەڵەتەیە تکایە با قوتابیان نەیکەن دانیشتواڵێ 15 ڕۆژی کۆتایی هیچ ناخوێنن بەس بایۆلۆژی دەخوێن مەمە کارەساتە هیچ قوتابیەک ناتوانێت 10 ڕۆژ 15 ڕۆژ لەسەر یەکتر یەک بابەت بخوێنێ نەخێر کتێبەکە بکە دوو بەش بەشێکیان ئێستا بخوێنە دوایی بابەتەکانی تر بخوێنەوە 7 ڕۆژی بێڵەوە بۆ پێش تاقیکردنەوە یعنی کۆکردنەوەی هەموو کاتەکان لەسەر یەکتر بێزاری لێ دەکەوێتەوە بێتاقەتی لێ دەکەوێتەوە تاوانەکردنی کتێبی لێ دەکەوێتەوە وردەکاری کێشەیە بۆ قوتابی لەبەرەوەی مێشک حەزی بەو زۆر وردی نییە لەو کاتەیدا پێویستی بەوە هەیە خێرا ینی شتەکان پێداچوونەوە بکەی بەس سیقەیەک بۆ خۆ دروستکە کە ئایا و بابەتت بیرماوە یان نا یعنی ئێستا کاتی ئەوەیە بەس بیری خۆتی بێنیەوە سیقەیەک بۆ مێشکە دروستکەی کە ئەو بابەتە خوێندوتە هەفتەیەک پێشێستا یان 20 ڕۆژ پێشێستا ئێستا بیرت دەکەوێتەوە کە بیرت کەوتەوە پێویست ناکە قەڵەم وەرەقە بەکاربێنی ئەو زۆر گرنگە ئەوە قوتابی بیزانێ جەماعەت ئەگەر پێشتان باش بوو ئەو پێنج خولەکەی کۆتایی کتێبەکەم بەشی کۆتایی باسی تاقیکردنەوە دەکات قوتابی ڕۆژێک پێش تاقیکردنەوە چی بکە ئەوانە لە خزمەتەکەگەر بۆمان باس بکەین سوپاسان دەکەم کاک دانیال ئەم کتێبە لە 4 بەش پێکاتوە پێشتر توێژنیوەک بە لەسەر پۆلی 12ەکان کراوە باشە لەسەر پلاندانا بە تایبەت ئەوانەیە کە پۆلی 11 بەشی یەکەم دووەم سێم زۆر ئیسفادە دەکەن چۆن پلانێک دابنێ لە هاوین بەشداری چەند وانە بکە دووەم باش ئەوە بەشی یەکەم بەشی دووەم بەڕێوەبردننی کاتە باوەڕ دەکەی ینی هەر قوتابیەک 20 دەرەجە لە معادلی زیاد دەکات بەس بەهۆی ئەوەی کە ڕێخەرێکی باشی کاتەکانێتی بۆ نمونە لەو هاوینە فێر ببێ ڕۆژانە 2 سەعات 3 سەعات دابنێ بۆ ئەو دوو دەرسەی کە چۆ لە پەیمانگایەک بەشداری کردووە چۆن پێداچوونەوە بکات چۆن ڕێکی بکات چ کاتێک بخوێنێ ئێکە تۆ فێری خۆی خوێندنەوە بووی 2 سەعات ئێستا کە قوتابی پۆلی 12 دەتوانێت 11 سەعاتیش بخوێنێ باوەڕ دەکەی قوتابی کە لە هاوینەوە لەگەڵی مام ئێستا ڕۆژانە 13 سەعات دەخوێنێ ئەڵێ مامەسا دەمەوێت زیاتریش بخوێنم بابە دەڵێن بەسە ئەتۆ پێ ڕادەگەی وەڵی ئێستا هەفتەیەک دانیشە هیچ مەخوێنە زۆر بە ئاسانی دەتوانیت بە دەرسەکانیش ڕابگەی یعنی بەڕێوەبردننی کات بیکەیتە خوو لە ئێستاوە هەموو ڕۆژێک دابنێ 2 سەعات بخوێنی لەو هاوینە دوایی کە داوام دەستی پێکرد زۆر بە ئاسانی توانی بیکەیتە 3 کاتژمێر وەرزی دووەم زۆر بە ئاسانی توانی بیکەیتە 4 کاتژمێر دوای ئەوە لە ناو 3 مانگەکە زۆر بە ئاسانی دەتوانی بیکەیتە 11 سەعات و 12 سەعات و بەردەوام کاتە بەڕێوەبردننی کات بەشی دووەم یەو کتێبەیە کە قوتابی چۆن کاتەکانی خۆی بەڕێوە بە چۆن پلانی ڕۆژانە دابنێ پلانی هەفتانە دابنێ چۆن بۆ مانگێک خۆی ئامادە بکە وەرزی یەکەم چی بکە ئەمە 4 بەشەکەیە بەشی سێم باسی تەرکیز دەکات چۆن لە کاتژمێرێ خوێندنی بابەتێک لە 20,000 خەیاڵ ڕۆیشتن بوا بکەم 15,000 خەیاڵم بڕوە 10,000 خەیاڵم بڕوە یان 7,000 خەیاڵم بڕوە چۆن چەند دوا بکەی لە سەعاتی خەیاڵ ڕۆیشتنت کەم بێتەوە کوالێتی خوێندنیشت باشتر دەبێت یعنی دوو قوتابیمانەیە هەردووکیان سەعاتێک دەخوێنن هەردووکیان جمکن هەردووکیان لە یەک ماڵن لە یەک ژووردا دەخوێنن ئەگەر یەکیان تەرکیزی باشتر بێ دەرەجەی باشتر دێنێ لە ویتریان کە تەرکیزی خراپتر بەشی چوارەم ئەو سێ بەشە زۆر گرنگە بۆ ئەوانەی کە پۆلی 11 لە هەموو شوێنێک دەست دەکەوێت لە چاپخانەی دایک دەست دەکەوێت لە سلێمانی لە هەولێر لە لاز دەست دەکەوێت لە کتێبخانەی ئاشتی دەست دەکەوێت لە کلێڤەر دەست دەکەوێت لە هەموو شوێنەکانی هەولێر دەست دەکەوێت ینی لە کەلار دەست دەکەوێت لە هەموو شوێنەکان دامان ناوە لە ئەوە ئەگەر نا دوایی لە تەلێگرامەکەی خۆم مەتوانم معلومات بدەم لەسەرەوەی هەر قوتابیەک پێویستی بوو بەڕێزان سوپاسان دەکەم کاک دانیال بۆی ئینشاءڵڵا من دڵنیامەوە قوتابیەوەی لە بەردەستی بێ کاراسانی باشی بۆ دەکەم بەشی چوارەم ئەگەر حەستان لێ 2 دقەیەک باسی ئەوە دەکەین کە قوتابی ئەوانێک کە ئێستا پۆلی 12 ئیسفادەیەک لە بەشی چوارەم دەکەن یان چی بکەم باشە هەر دەتوان لەو بەرنامەی ئیسفادە بکەن ئەگەر کتێبەکەشیان دەست نەکەوت باسی ئەوە دەکە ئامادەکاری بۆ تاقیکردنەوەکان پشووی دوای وەرزی دووەمەوە کراوە ئامادەکاری پێش تاقیکردنەوەی نیشتیمانی تەکنیکی خوێندنی تاقیکردنەوەی بیرکاری و فیزیات جیایە لەگەڵ بابەتەکانی تر و بۆ نمونە بابەتە زانستیەکان قوتابی ڕۆژێکی ماوە بچێتە تاقیکردنەوە زۆر گرنگە 2 سەعات پێش ئەوەی کە دەچێت بۆ تاقیکردنەوە دەست لە هەموو شتێک هەڵبگرێ ئەو 2 سەعاتە وا هەست بکە بەس پۆلی 12 نیە بەس پۆلی 12 کە چۆن ناو تاقیکردنەوە ئاوا لەسەر مێزەکەدا لەسەر کورسەکە دانیشت یعنی بۆ نمونە تۆ زێ نزا بکە بڵێ خوایە گیان تۆ ئاگاداری لەوەی کە من زۆر ماندوو بووم زۆر خوێندومە خوایە گیان هەر شتێک کە تۆ نەتەوێت نابێت من ئێستا هەموو مێشک و یادگە و تەرکیزم ئامادەی بۆ ئەوەی جوابی تاقیکردنەوەکەم دەمەوە
خۆیان سیقەیەکی تەواوم هەیە و بەڵام هەر شتێک کە تۆ نەتەوێت نابێ خۆیان گیان هیوادارم دڵ و دەروونێکی ئارامم پێ بدەی بسمیلا دەست پێ بکە ئیتر کە بسمیلات کرد دوای ئەوە تەکنیکی تر هەیە تەکنیکی جوابدانەوەی پرسیار هەیە بۆ نمونە جاری وا هەیە قورسترین پرسیار لەو 50 پرسیارە پرسیاری یەکەمە تۆ ئەگەر هێقەی ئەو پرسیارە بگری جواب بدەیتەوە لەوانەیە نیم سەعاتت کات بەرێ یەکسەر لە دەرونیان لە یعنی جەستەییان دەڕوخێتەوە لەبەرەوەی تەماشا دەکەی نیم سەعاتە پرسیارێکت پێ جواب نادرێتەوە ئەی چلۆ پرسیارەکەی دیکە چ لێ بکەی لە کاتێکدا دوو کاتژمێرت وەختماوە بۆیە زۆر گرنگە تەکنیکی جوابدانەوەی پرسیار چی بکەیت یەکەم جار سەیری پرسیارەکان بکەیت ئەگەر زانیت قورسە ئیشارەتێکی لێ بدە ئەگەر زانیت مام ناوەندە ئیشارەتێکی تر ئەگەر زانیت زۆر ئاسانە یەکسەر بە قەڵەم و وەرەقە هەوڵدا ئەوانەی ئاسانە جوابیان دەیان بەس یاسایەکەی بنووسا و کێشەکەی بنووسە ئەوجا وردە وردە بۆ شێوازە وەرە خوارەوە هەتا دەگەیتە 50یامین پرسیار لانی کەم 15 پرسیاری ئاسانت جواب داوەتەوە کە ئەوەت کرد تەماشا دەکەی کەمتر لە نیم سەعاتی 15 پرسیار جواب داوەتەوە ئەمە لە ڕووی دەرونیەوە زۆر بەقووەتت دەکات سیر دەکەی سەرکەوتوو بووی لە جوابدانەوەی 15 پرسیاری ئەوجا دێیتە سەر ئەو پرسیارانەی کە وەسەتن بەخۆ دیاری کردووە زۆر بە ئاسانی وردە 15 پرسیاری تری یعنی هەتا دەگاتە ساعتی ساعت 15 پرسیاری وەسەتیشت پێ جواب دەدرێتەوە دوای تۆزێک پرسیارەکان تۆزێک قورسن سیر دەکەی 19 پرسیاری کەشت پێ جواب دەدرێتەوە ئەوەی کە قورسە 5 پرسیار زۆر قورس دانراوە یعنی حسابی تەلەبەیە کراوە کە لە ئاستی مامۆستادا بێ پێی جواب نەدرێتەوە بۆیە وردە دەگەیتە 45 پرسیار 5 پرسیارە قورسەکە تەکنیکی جوابدانەوەی 5 پرسیارە قورسە چییە یەک تۆ ئەبێ پرسیارەکە بخوێنی تۆ زۆر بەوردی فکر بکەیتەوە ئایا ئەم پرسیارە سەر بە چ بەشێکە لەو بەشەی خوێندوتە کە لە مێشی خۆت دۆزیتەوە کە سەر بەو بەشەیە ئەو کاتەی سیر دەکەی ئەو هەڵبژاردنانەی لە خوارەوە هاتوون کامیان سەر بەو بەشە نییە تەماشا دەکەی هەڵبژاردنێک دەدۆزیتەوە ئەوەی فڕێ دەدەیتە دەرەوە کەواتە شەڕەکەی تۆ لە بینی سێ هەڵبژاردنە دوای تۆزەشکە وردەبیتەوە سیر دەکەی لەناو ئەو بەشە ئەو پرسیارە سەر بەو کەرتەیە سیر دەکەی ئەو پرسیارە ئەو هەڵبژاردنەش لەو کەرتە نییە کەواتە دەکەویتە نێوان دوو هەڵبژاردن تۆ لە بینی دوو هەڵبژاردنە دانەیەک هەڵبژێری هەڵەی کەمتر دەکەی لەوەی لە بینی چوار هەڵبژاردنە دانەیەک هەڵبژێری ئیتر ئەمە تەکنیکێکی باشە بۆ جوابدانەوەی پرسیارەکان واشتی ورتر هەیە بەڵام بەڕاستی لەوانەیە هەر بۆ ڕابگەی ئەکرێ دەمە ئیسفادەیەکی باش بە تابیانی پۆلی 12 بگەێنێ بەڵێ زۆر سپاس دەکەین مامۆستا بازیان بەرزنجی ڕێنماییکاری پەروەردەیی لە هەولێر و لەگەڵمانە و سپاس بۆم دەرفەتە